باسی چیەکەین ئێمە spontaneous reaction وتمان دوو فاکتەر ئیفێکتی هەیە لەسەری یەکیان دلتا H ئەوتریشیان دلتا S طبعا لێرە ئەگەر هەردوو ساینەکانمان سیم ساین بێت دلتا H و دلتا S ئەو کاتە تمپریچەر ئیفێکتی هەیە لەسەر سپۆنتینەسی ئەو سیستەما چۆن ئەگەر هەردووکی پۆزیتیڤ بێت ڕێکشنەکەمان سپۆنتینەسە ئەت های تمپریچەر یعنی چی کە تۆڵی سپۆنتینیز واتە دلتا G مان نێگەتیڤە ئەت های تمپریچەر واتە T دلتا S greater than دلتا H بەڵام sometimes هەندێک جار non spontaneous at low temperature یعنی ڕێکشنەکەمان ئەبێتە non spontaneous لە low temperature کە تۆڵی non spontaneous واتە دلتا G مان پۆزیتیڤە at low temperature یعنی T دلتا S lower than دلتا H بەڵام ئەگەر بێت و ساینی دلتا H و دلتا S هەردووکی نێگەتیڤ بێت دوو حاڵەتمان هەیە spontaneous at low temperature spontaneous واتە دلتا G نێگەتیڤ at low temperature واتە T دلتا S T واتە temperature lower than دلتا H یان ئەڵێ چی یا ئەڵێ non spontaneous at high temperature non spontaneous at high temperature واتە دلتا G یەکەمان ساینەکەی پۆزیتیڤە at high temperature واتە T دلتا S greater than دلتا H طبعا بەپێی ئەمە دیاری ئەەکەی تۆ هەموو کاتێک کە باسی spontaneous و non spontaneous کرد ئەبێ ساینی دلتا H و دلتا S بزانی بۆ ئەم ڕێکشنە چییە بۆ ئەم کوێشنە بزانین دلتا Hەکەی ساینەکەی چیە و دلتا S ساینەکەی چییە خۆت ئەبێ بیدۆستەوە پێت ناڵێ نووسا in this reaction بابێ ئەمان باسکە بەڵێ سێریکە با ئەمە یەکەمیان حەلکەین دلتا H بزانین ساینەکەی چیە و دلتا S ساینەکەی چییە نووسێتی in this process بسا heat plus water solid water changes to liquid water مادەم هیت لە ڕێکتانتایە کەواتە ئەم پرۆسەسە ئیندۆتێرمیکە کە ئیندۆتێرمیە ساینەکەی پۆزیتیڤە بێت هەروەها دلتا ئێسیش لە ڕێکشنەکەەوە دیاری ئەەکەین سێرکێ هەردووکمان هەر وۆتەر مۆلیکولە بەڵام لێرە سۆلیدە ئەمەیان چێنج بۆ لیکوید کەواتە سۆلید تو لیکوید مۆشن زیای کرۆ واتە ڕاندەمنیس ئینکریزی کردووە لەو حاڵتا دلتا ئێسمان پۆزیتیڤە ئەگەر هەردوو ساینەکە پۆزیتیڤ بێت لە کوێشنا ئەمە یاتی یا ئەوەتیاتی هەر کامێکیان نەباتێ وەڵامی ڕاستە ئەگەر بڵێن non spontaneous at high temperature ئەوە بێتە وەڵامێکی ڕاست بزانین ئەوەمان هەیە ئۆڵوەسی بۆ نابێت کەواتە نووسراوە non spontaneous نووسێتی spontaneous at high temperature کەواتە spontaneous at high temperature ئەمە وەڵامی ڕاستە بۆیە بێت ئەی بزانین ئەمەشمان هەیە یانیمانە non spontaneous at low temperature کەواتە نووسراوە non spontaneous at low temperature واتە ئەم دوانە هەردووکی گیڤنن مادەم هەردووکی گیڤنن بۆیە وەڵامی ڕاست هەردووکێ بێت ئەم ڕێکشنەی دووەمیشمان هەیە دلتا ئێچەکەمان ئەمە بامزای ساینەکەی چیە و دلتا ئێسیش ساینەکەی چییە طبعا سەری ئەم ڕێکشنە بکەن هیچ شتێک نەدراوە نەوتێتی ئەکزۆتێرمیکە نەوتێتی ئیندۆتێرمیکە نە ئینەرژی لە ڕێکتان و پرۆداکتەدانراوە بە شتێکی ترای ناسینەوە وتمان هەر ڕێکشنێک پلس ئۆتو کرێت چ جۆرە ڕێکشنێکە کۆمباشن ڕێکشنە هەموو کۆمباشن ڕێکشنەکانی چین ئێکزۆن دلتا ئێچەکانە نێگەتیڤە با چی ئازاریمان ئەم ڕێکشنە کۆمباشن ڕێکشنە کۆمباشن ڕێکشنە هەموو کۆمباشنەکان چین ئێکزۆن جگە لە کۆمباشنی نایترۆژین نەبێ ئێن2 کە ئیندۆیە ئیتر هەموو کۆمباشنەکان ئێکزۆن بۆیە لێرا پێی نەوتویت خۆت بەوای ئازانی کە کۆمباشن دلتا ئێچەکەمان نێگەتیڤە ئەی دلتا ئێس چۆن دلتا ئێس دیاری بکەین تەمام بۆ دلتا ئێس یەکەم جار سەیری ستەیت دەکەین گاز واتە ستەیت ئەنچێنجد ستەیت نەگۆڕاوە لەو حاڵتان نمبەر مۆڵ حسابەکەین لەم لە 5 مۆڵمان هەیە لە گاز تەنها گاز حسابەکەین ئەی لا چەند مۆڵە 2 مۆڵ گاز ئەگەر سەیریکەی 5 مۆڵ بۆ 2 مۆڵ نمبەر مۆڵ ئینکریزی کردووە دیکریزی کردووە ئەگەر نەمبۆڵ دیکریزکە ئەوەش نێگەتیڤە کەواتە گەر ساینەکان هەردووکی نێگەتیڤ بێت یەکێک لەم دوانە بدرێ ڕاستە نووسراوە spontaneous at high temperature low temperature spontaneous at low temperature بزانین ئەمەمان هەیە یانیمانە کەواتە نووسێتی ئۆڵوەیسەکانی بۆ نابێ spontaneous at high temperature non-spontaneous کەواتە وڵیتیانە دوایە نەواچێڵێ non-spontaneous at high temperature بزانین ئەمەمان هەیە بەڵێ ئەوە تا هەمانە non-spontaneous at high temperature ئێگزامپڵێکی تر عینەشی لەسەر ئەمە ئەگەر سەیریکەن بزانین دلتا ئێچەکەمان ساینەکەی چیە و دلتا ئێسیشمان ساینەکەی چییە باشە نووسێتی dissolving NaOH in water NaOH ئەمە چییە solid in liquid solid in liquid کەواتە دلتا ئێسمان پۆزیتیڤە بۆ وتمان سۆلیدەکەمان مۆشنەکەی کە مەواتە ڕاندەمنیسی لێز ڕاندەمسەوە کاتێک کە دیسۆلڤ لە لیکویدا ئەی چێنجە بێ بە لیکویدیا بێ بە ئەکوا بۆی دلتا ئێسی ئینکریزە بێت
ئەنجاڵە چی کەوس increase temperature increase temperature مەبەستی چییە x2 یا ئیندۆ increasing temperature واتە delta H is negative exothermic process کاتە ئەم پرۆسەسە exothermicە ئەگەر ساینەکان هەردووکیان different ساین بن کاتە temperature effecti نییە کاتە temperature has no effect بەڵام ئەگەر same ساین بێت temperature effecti هەیە بەڵام different ساین بێت temperature effecti نییە باشترینەکان لە پەیمانگای سلەیمانین بۆیە ئێرە هەڵبژێرە سەرکەوتن وشەیەکە ئێمە مانای پێدەبەخشین